لە درێژەی بەرنامەکەدا دەمانەوێت لە لێکەوتەکانی هەڵمەتی سزانیەکانی ئەمریکا لە دژی کۆماری ئیسلامی بۆ سەر عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان بکۆڵینەوە. واشنگتۆن دەڵێ ئامانجی ئەم جارەی سزاکان بڕینی شادەمارە ئابوووریەکانی ئێرانە و ئەو وڵات و لایەنانەش کە بەردەوامن لە هاوکاری لەگەڵ تاران ڕەنگە ڕوبەڕووی فشار و سزا ببنەوە لە عێراق و هەرێمی کوردستان. بەڵام کێشەکە جدیە چونکە بەشێکی بەرچاو لە ئاڵوگۆڕە بازرگانیەکان و وزە و دارایەکانی ئەو وڵاتە پەیوەستە بە ئێرانەوە، بە تایبەتی هەرێمی کوردستان کە سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ئێران هەیە و پەیوەندی بازرگانی و ئابووری بەرفراوانی لەگەڵ وڵاتە هەیە. بۆ زانیاری لەسەر ڕەهەندەکانی ئەم سزانە و ئەگەری لێکەوتەکانی بۆ عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ دکتۆر محەممەد ساڵح توێژەری باڵا لە پەیمانگای لێکۆڵینەوە لە سیاسەتی دەرەوە لە ڤیرجینیاوە قسە دەکەین. کاک محەممەد بەخێر هاتن، با لێرەوە دەست پێ بکەین. سزانیەکانی ئەمریکا بۆ سەر ئێران چەند دەتوانێت زیانی بۆ عێراق بێ؟ زۆر سپاس بۆ میوانداریەتان بەفراوخان. بێگومان دەکرێت کە کاریگەری زۆر جدی هەبێت و سەرێشەی گەورە بۆ عێراق و لەو نێوانەشتا بۆ هەرێمی کوردستان دروست بکات. بە پێ هەندێک لەو ئامارانەی هەن بۆ نمونە لە ساڵی ڕابردوو 2025 عێراق بە یەکێک لە 4 هاوبەشی بازرگانی گەورەی ئێران و بە پێ هەندێک لە ئامارەکان دووەم هاوبەشی بازرگانی ئێرانە لە دوای چین. هەڵبەتەن پەیوەندیە بازرگانیە پەیوەندیەکی ناهاوسەنگە بەو مانایی کە بڵێن پەیوەندیەکە بەو شێوەیە کە عێراق زیاتر هاوردەی شتومەک و کاڵای ئێرانی دەکات و عێراق کڕیارێکی گەورەی گازی سروشتی ئێرانیە کە بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاری دەهێنێت و لەو نێوانەشتا هەرێمی کوردستان وها مەزەندە ئەکرێت کە بەپێی ڕاگەاندنی خودی بەرپرسانی هەرێمی کوردستان نزیکەی زیاتر لە 150 تەنانەت 160 ئاڵوگۆڕی بازرگانی ئێران و عێراق لە ڕێی هەرێمی کوردستانەوە کرێت و عێراق بە شێوەیەکی گشتی بڵێن پشتە بەستێت تا ڕادەیەکی زۆر کاریگەر زۆر بەرز بە شتومەک و کاڵای ئێرانی و بێگومان ئەگەر بێت و ئەمریکا جددی بێت لە سەپاندنی ئەو سزانە بەسەر ئەو وڵاتانی کە لەگەڵ ئێراندا مامەڵە دەکەن، ئەوە دەکرێت کاریگەری زۆر جددی هەبێت لەسەر بارودۆخی بازار لە عێراق شێوەیە کە تەنانەت هاوڵاتی ئاسایش هەستی پێ بکات. باشە کاک محەممەد، ئەگەر لە ڕاستیە با بڵێن ئەمە بزانام لە ڕاستیە بەغدا دەتوانێت بەرگەی ئەم فشارە بگرێ یان لە کۆتاییان ناچار دەبێ بەشێکی بەرچاو لە سزاکانی با بڵێن سەر ئێران کە ئەمریکا سەپاندوێتی ئەمیش ڕچاوی بکات و پەیوەندیەکانی داببڕێنە لەگەڵ ئێران؟ بۆ وەڵامیەوە دەبێت چاوەڕێ بکەین بزانین چی ڕوودەدات. ئەوەی کە هەیەوە ڕوونە وەزیری خەزانەداری ئەمریکا سکۆت بێسن ڕایگەیاندووە کە دەرفەتێک یان کۆناغێک ماوەیەکێ وەکو ماوەی چارەسەرکردن کە ئەو وڵات و لایەنانی کە لەگەڵ ئێراندا مامەڵەیان هەیە دەبێت لەو ماوەیەدا خۆیان کۆ بکەنەوە و بە شێوەیەکی گشتیە و پەیوەندیە بازرگانیە نەمێنێت. ئەمە بێگومان ئامانجێکی زۆر جددی و گەورەیە. ئایا عێراق دەتوانێت ئەوە بکات بە حکمیەوەی کە پەیوەندی ئێران لەگەڵ عێراق لە ڕاستیە جیاوازە لە پەیوەندی ئێران لەگەڵ هەموو وڵاتانی تری ناوچەکە و جیهاندا؟ دەبێت چاوەڕوان ئەگەر وها نەبێت ڕەنگە عێراق تووشی کێشە و تەنگ و چەڵەمەی جددی ببێت لەلایەن ئەمریکاوە. کاک دکتۆر، دۆخی هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ ئایا دەتوانێت لە فشارە نوێەکانی ئەمریکا دەربازی بێ یان ئەبێ هەموو شتێک وەکو خۆی با بڵێن جێبەجێ بکات؟ بێگومان ئەوەش دیسان دەمێنێتەوە سەر ئەو ماوەی کە ئەمریکا ئامادەیە مرونەت و نەرمی بنوێنێ بەرامبەر بە هەندێک لە وڵاتانە. ئایا ئەو ماوەیە چەندێک درێژ دەبێت و ئایا لەو ماوەیەدا هیچ جۆرە پێشەوە چوونێک لە پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا دروست دەبێت؟ دەگەرات و چارەسەرێک لە پەیوەندی ئێران و ئەمریکا دروست بوو ئەوە دەکرێت چاوەڕوانیەوە بکرێت کە ئەو کێشە و پاڵە پەستۆیەش لەسەر هەرێمی کوردستان و عێراق لا ببردرێت. بەڵام دیسان بەو پێی کە یعنی ژمارەیەک یەکجار زۆر لە خەڵکی ئاسایی چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق پشت بە کاڵا و شتومەکی ئێرانی و تورکی دەبەستن، نەمانی لە ناکاوی ئەو کاڵانە دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخیان و بۆ پێش کە یعنی بە حکمی جیاوازی دراو لە نێوان دینار و دۆلار لەگەڵ تمەنیان ریاڵی ئێرانیەوە وا دەکات کە کاڵای ئێرانی
لە بازارەکانی هەرێم هەرزانتریش بن تەنانەت لە هەندێک کاڵای هاوشێوەی تورکیان وڵاتانی تر بۆی ئەمە لە ڕاستیدا پاڵەپەستوەیەک لەسەر هاوڵاتی ئاسایش دروست دەکات و بێگومان پاڵەپەستوەیەکی گەورە لە ئاستی سیاسی لەسەر حکوومەت و حزبەکان دروست دەبێت بۆ پچڕانی و پەیوەندیانە بۆیە ئەگەر بێت و ئەمریکا لە ڕاستیدا تون بێت ئەوە هەرێمی کوردستانیش دەبێت لەگەڵ ئەو کێشەیەدا مامەڵە بکات و ناتوانێت خۆی لەوە ببوێرێت کە گوشارەکانی ئەمریکا بەجددی وەرنەگرێت. باشە کاک دکتۆر ئەگەر هەرێمی کوردستان وەک ئاماژەت پێکرد ناچار بێ فشارەکانی ئەمریکا هەمووی وەکو خۆی جێبەجێ بکە کەواتە ئەگەر ئەم فشارانە بەردەوام بن و پەیوەندیابووریەکانی ئێران لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بە تەواوی سنووردار بکرێن ئایا ئەمە هاوکێشە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکەش دەگۆڕێ بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئایا ئەم هەلومەرجە دەتوانێت کاریگەری ئێران لە هەرێم کەم بکاتەوە و لە بەرامبەردا پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا و ئەمریکا وڵاتانی دیکەی ناوچەکەش بگۆڕێ؟ بێگومان ئەگەر بێت و ئەو بڵێن سزایانەوەکو خۆی یان تا ڕادەیەکی زۆر و بەرچاو لە هەرێمی کوردستان و لە عێراق جێبەجێ بکرێن ئەوە گۆڕانکاریەک لە شێوازی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دروستە بێت ئەو ڕۆڵ و پێگەی کە ئێران هەیەی لە ڕووی بازرگانی و ئابوووریەوە کەمە بێت لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمە وا دەکات کە هەرێمی کوردستان زیاتر پشت بە کاڵا و شتومەکی تورکی ببەستێت چینی ببەستێت لە زۆر بواردا و ئەم لایەنانەوەکو لایەنی ئالترناتیڤ و بەدیل بەکار بهێنێت بەڵام ئەوەندەی کە پەیوەندی بە ئاستی سیاسی و تەنانەت هەڕەشەی سەربازی و ئەمنیشەوە هەیە ئێران هەروەکو ئەکتەرێکی زۆر جدی دەمێنێت و لە ڕێگەی بەغدا و دەست و پەیوەندە شیعەکانی بەتایبەت دەتوانێت گوشار بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر هەموو عێراق بهێنێت و ڕەنگە لە ڕێی هێرشی درۆنی و موشەکیش چ لە ناو خاکی خودی ئێرانەوە چ لە ڕێی میلیشیاکان لە عێراق بتوانێت ئازاری هەرێمی کوردستان بدات لە ڕاستیدا. بەڵێ دکتۆر محەممەد ساڵح توێژەری باڵا لە پەیمانگای لێکۆڵینەوە لە سیاسەتی دەرەوە سوپاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا.